سڵاتان لێبێت من دکتۆر لۆنا پزیشکی ڤێتەرنەری بەرنامەیەم جارەی ماڵی و کێوی تایبەتە بە مریشک و کەڵەشێر هەروەکو لە دەوروبەرم ئەیبینن ئێستا من لە گوندێکم خۆتان نەزانن کە مریشک و کەڵەشێر یەکێکن لەو باڵدارانی ماشەڵڵا لەو سۆتە خۆشەی یەکێکن لەو باڵدارە ماڵیانەی کە لە زۆرترین کوچە کۆڵان و ماڵەکاندا بەخێو دەکرێن و لە نزیکی مرۆڤ دەژین لەگەڵ ماڵ. جیاواز لە هەموو پرۆگرامەکانی تر لەگەڵ دکتۆرە هاتوونێتە لادەیەک کە باس لە مریشک و کەڵەشێرەکەین. مریشک و کەڵەشێر یەکێکن لەو گیاندارە ماڵیانەی کە لە دەوروبەری خۆمانەژین. دکتۆرە پێم بڵێ کەڵەشێر بۆچی بەیانیان ئەقوقێنێ؟ بەڵێ بەگشتی کەڵەشێر پێشەنگی مریشکەکان ئەکا بۆیە زۆر گرنگە بەیانیان ئاگاداریان بکاتەوە لەوەی کە کاتی جوڵە و چالاکیانە و وانیش دەست بە جوڵەی خۆیان بکەن. دکتۆرە مریشک و کەڵەشێر خەوە بینن؟ بەڵێ بە دڵنیاییەوە بەڵام زانکان تا ئێستا نازانن کە ئەوان خەو بەچیەوە ئەبینن. چی ئەخۆن؟ بەڵێ خواردنی تایبەت بە خۆیان هەیە لە هەمان کاتا سەوزایش ئەخۆن. خواردنی خۆیان زۆر زەرورە پێکاتەکانی کاربۆهایدرات و پرۆتین و ڤیتامینەکانی تێدا بێت. دکتۆرە ئەبینم ئەم مریشکانە لە دەور و پشتی من ئەرزەکە هەڵەکردن و چینە ئەکەن ئەمە بۆ؟ بەڵێ خۆی چینەکردن دوو هۆکاری زۆر سەرەکی هەیە. یەکەم یارمەتیانەیە دوور بن لە هەموو ئەو حەشەرات و بێنەوە ئەسپیانەی کە بچێتە گیانیانەوە و لە هەمان کاتیشە هۆکارێکە بۆ جوانبوونی پەڕەکان لەبەر ئەوەی چەوری سەر پەڕەکان کەم ئەکاتەوە. زۆر باشە دکتۆرە مریشک و کەڵەشێر چی ئەخۆن و نابێت چیان بینێ؟ بەڵێ بەگشتی خواردنی سەرەکی تایبەت بە خۆیان هەیە کە عەلەفە هەموو پێکاتەکانی تایبەت هەم لە پرۆتین هەم کاربۆهایدرات هەم ڤیتامینەکانی تێدایە و هەروەها کۆمەڵە خواردنمان هەیە پێویستە زۆر ئاگادار بین. خاوەن پەلەوەرەکان پێویستە خۆیانی لێ بە دوور بگرن لەوەی کە بێن بە پەلەوەرەکان بە تایبەتیش نانی کەڕواوی یاخود نانەوردەی کەڕواوی لەبەر ئەوەی هەم زەرەری بۆ خودی مریشکەکە هەیە هەم بۆ ئێمەی مرۆڤیش کاتێکە ئەو خواردنە یاخود ئەو پەلەوەرە بەکار ئەهێنین. و هەروەها یەکێکی تریش لەو خواردنە هەڵانەی کە ئەیرێت بە پەلەوەر خواردن و بەرماوەی مادەم و چێشخانەکانە خۆراکی چەور و پیس ئەهێنن ئەیەن بە پەلەوەرەکان ئەمەش لە دواترە مشکلە و نەخۆشی بە پەلەوەرەکان. دکتۆرە چەند جۆر پەلەوەرمان هەیە بە تایبەتی مریشک و کەڵەشێر ئەوانەی کە بۆ جوانی بەکارێنرێت لە باخ و لە ماڵەکانە چەند جۆرمان هەیە؟ بەگشتی چەند جۆرێکی زۆرمان هەیە بەڵام گرنگترینە و جۆرانە و زۆرترینیان مریشکی براهمایە خود دکتۆرای پێ ئەوترە پاشان مریشکی پەڕلە پێمان هەیە مریشکی کڵاو بەسەر و مریشکی ملڕوت و چەندین جۆری تریشمان هەیە. دکتۆرە باسی ملێ کرد سەر و ملی مریشک شتێکی زۆر سەرنجڕاکێشی هەیە ئەوش کە کاتێک کە جەستەی مریشکەکە ئەجوڵێ بەڵام سەر و ملی بەجێگیری ئەمێنێتەوە ئەمە سیفەتێکی زۆر جیاوازە کە سوودی زۆری گەیاندووە بە مرۆڤایەتی لەبەرەوەی لەم شتە سەرنجڕاکێشەی مریشکەوە ئیسفادەمان کردەوە بۆ ژیانی خۆمان بۆ نمونە بۆ کامێرا بۆ سیارە بۆ چەندین شتی تر ئەم سیفەتە وەرگیراوە ئەم سیفەتە بۆ؟ بەڵێ خۆی دوو خاڵی سەرەکیمان هەیە. یەکەم بڕبڕەی ملی مریشک بڕبڕەیەکی زۆر زۆری تێدایە کە نزیکەی 14 بۆ 17 بڕبڕەیە بەمە ژوای کردووە کۆ ئەندامی دەمار بتوانێت سەر و ملی مریشکەکە بەجێگیری بهێڵێتەوە و هەروەها باڵانسی لەشیشی لە هەمان کاتا بهێڵێتەوە. و خاڵی دووەم چیمان هەیە پەیوەندی بە فۆکەسی ئەو مریشکەوە هەیە بۆ ئەوەی بتوانێت چاوەکانی هاوشێوەی ئێمەی مرۆڤ نییە بتوانێت چاوەکانی بە ئاراستەی 14 ورمان بسۆڕێنێت تەنها کاتە ئەتوانێت کە فۆکەسی خستە سەر شتێک یان سەری وەستان ئەو کاتە ئەو شتە ببینێت کە مەبەستێتی. زۆر باشە دکتۆرە مریشک و کەڵەشێر ڕەنگەکانە بینن؟ بەڵێ بە دڵنیاییەوە ڕەنگەکان ئەبێنن بە تایبەتی ڕەنگی سوور سەوز و هەروەها ڕەنگی شینیش بەڵام لە ڕۆژدا بەڵام لە شەوان ڕەنگ کوێرن.
ڕەنکوێرن لەبەر هۆکاراشەکە لەسەر بەرزایی ئەخەون وایە بەڵێ دکتۆرە؟ بەدڵنیاییەوە لەبەر ئەو هۆکارە و لە هەمان کاتیشا لە بەرزایی زیاتر هەست بە سەلامەتی ئەەکەن. بەڵێ زۆر باشە دکتۆرم لە ڕووی تەندروستیەوە ئەم مریشک و کەڵەشێرانن کە لە دەورمانن ئەبینین بەڵێ چۆن لە ڕووی تەندروستی و پارێزگاری لە تەندروستی ئەوانیش و خۆشمان بکەین بۆی هەم ئەوان نەخۆش نەکەون هەم ئێمە چیان بۆ بکەین بێگومان کۆمەڵە نەخۆشی هاوبەش هەیە لە نێوان مرۆڤ و پەلەوەرە گرنگترین شت ئەوەیە کوتانیان بۆ بکرێت دژی نەخۆشیە ڤایرۆسیەکان بۆ ئەوەی ڕێگری بکرێت لەو نەخۆشی هاوبەشانی لە نێوان ئێمە و پەلەوەرە هەیە. هاتم لەم ماڵە یەکێک لەم دووسکانە بەرم بەڵام دایکەکەی یەک کاری پێ کردم دەنوکێکی لێگرتم ڕێک پەنجەمی وێران کرد اینجا هاتوین بۆ ماڵە بۆ ئەوەی زای مریشک و کەڵەشێرەکانیان چۆن بەخێوکەن دایکیان بەخێر بێیتەوە بخير بني أخويا بخير والله لا قنير بوين ئەوە ئەمە کردنە لە والله خوا بەڕاست والله دایکیان ئەی ئەمە ئەبینم لە ماڵەکە تا پڕە لە مریشک و کەڵەشێر والله جارە زۆرە حەز لێ والله حزم لي خوش مري والله خوش مري ئەی ئەم مریشکە زۆر هار بوو والله زور هارا والله هر خوي هارا خوا بەڕاست والله یعنی لەگەڵێەوە شەهر والله بوي مزوايا بەون یەکە من تازەم بخوا بوي مزوايا زۆر باشە چی ئێن بە مریشکەکانتان والله قلني أنا ينيو ديان بوكي نبربولو ئەوانە یانەی نێو ئاویانە دەینێو ئەی خۆتان هێلکەکانیان نەخۆن وڵا خۆشمانێ خۆین هێلکەکانیان خۆش مریشکی کوردی هێلکەی خۆشیان مریشکی کوردی هێلکەی خۆشە بۆچی وڵا چونکە شتی کوردیە خوا بۆ خۆی مریشکی کوردیە شتی کوردی خۆشە ڕاستەکەوەڵا دایگیان بینیم لەم گوندە مریشک و کەڵەشێرتان زۆر زۆرە وڵا باشە بەیانیان تۆ ئەکیدم زوو هەڵەسی وڵام زوو هەڵسم زۆڵەسی هەڵسم پێنج ئەی کەڵەشێرەکە خەبەرتانەگاڵ بە کەڵەشێرەکە خەبەرمانەکاتەوە خوا بەڕاست ئێوەڵا باشە جەما لە دەنگێتی ئەینە بێ زۆر باشە ئەی ینی وەختەکانی خۆی کەڵشێرە خێنێ هەموو وەختێ وەڵام وەختێ خێنێ ینی بەڕانیش بۆ هەموو کاتێکە خوێن ئەیتر چۆن سعاتەکانیتەوە کەڵشێرەکەش ئەو هەیە ینی بەخێرات وڵا دەست بەجێ ئەین بێ کە کەڵشێرەکە خێنێ دایان باشە پێم بڵێ مریشک و کەڵەشێر زیاتر لە گوندەکان بەخێو بکرێ باشتریان لە ناو شارەکانە وڵا لە گوندەکان بۆچی بێ عیلەتە ناو شارەکە عیلەتاویە مەبەستە چی لە عیلەت نەخۆشی نەخۆشی مریشکە باشترە گوندەکە باشترە لە سروشتە لێرە دەرزیشتیان بۆکەن بۆ مریشکەکان بۆیان نەکەین زۆر باش ینی ئاگاشتان لە تەندروستیان ئارۆڵا بۆیان نەکەین زۆر باشە بەم ڕەمەزانە ماندوو نابی ئەوەنە بەم بەیانێ زۆر ڕۆشتووی ئاخر ئەی چی بکەین ئەیشەکە ئێمەژوایە ئەی خزمەتکردنی مریشک و کەڵەشێرەکان قورسە نەوەڵا قرس نییە یعنی بە خەڵکەڵی مریشک و کەڵەشێر بەخێوکەن ئارۆڵا نەوەڵا قرس نییە قورسێکی وانە ئەمدایە نزیکی 100 مریشک و کەڵەشێر بەخێوەکە لە گوندەکەیان دایان پێم بڵم مریشکە خۆشەوە یان کەڵەشێر هەرکیم هەر خۆشە کامیان زیاتر هەیتر مریشکەکە و مریشکەش بۆچی کورە مریشکەکە هێلکاکاو ئارۆڵا ڕاستە ئیسفادی زیاترە و ئەگەی زیاوە بێ فرۆشی و ئیتر ئەو ژیانی لادی ئەوانی زۆر باشە دایان تۆ ڕێژێکی زۆر مریشک و کەڵەشێر بەخێوەکەیت ئایا چۆن ئاگاد لێیانە بێت وڵایتر ئاگام لێ بێ ئەبێ بینەی تۆ چاوتێەوەی بێ مریشکا سابچێت و سەرێلکەکە شتی بیتێ مریشکە ڕەکە و باشە ینی ئەبێ خزمەتی وڵا بێ خزمەتی بکەیت بەخۆی بێ جێی پاکەیتەوە و زۆر باشە ئەگەر مریشک و کەڵەشێرەکان ئێوە ڕۆژانە ئەیانێرن بۆ دەشت و دەر و لەو سەوزاییە خۆیان نانەخۆن دوایی کە یانەوە بۆ ماڵەکەی دارە ناکەنەوە بێتەوە لە ماڵش دانیان بیت زۆر ڕاستەکە بەس کە چۆن ماڵەوە دۆزنەوە چۆن کەنانیان خۆیانەکەی تر بۆ خۆیان دێن و بۆ ماڵێ ئەی چۆن ئێوە وەکو لەم گوندە دیقەتم یابێ
ئەو بارانەکەش دایکرد قەی نابێت. لەم گوندە دیقەتم یا بێ هەموو ماڵەکان مریشک و کەڵەشێرەکان ئەکەنە دەشتەکەەوە ئەغی کەنە دەشتەوە لە حەوش دوای چۆن ئەزانن کامەهی کامتانە وڵا هەت کەزی خۆیەتەوە ئێستا ئەمانەمە ماڵ شوبرا بە نایەتەوە بۆ ئێرە حەوشەمانێمە لەو دیۆیەوە نایە بۆ لای من و ئەوە نیش نایە بۆ لای خۆیان زیرەکەن خۆیان تر بۆ خۆی وەختی هەڵژ نیشانی هات هەڵە نیشێ و باشە لەم جۆ ساردەیە کە باران بێ یان سەرما بێ فەرقی هەیە خواردنەکەیان یا بەخێوکردنی مریشک و کەڵەشێرەکان نابێ بارانێکە جوچکەکانیان ئەو هەیان لێ هات نابێ باران لێیاندا و بیان هێنی و ماڵێ و فێریانەکەن کە لەبەر بارانەکە تەحمولکەن چوار وەرزمان هەیە سەر بۆ خۆیان بۆ ماڵێنەوە بکەیتەوە بیانێ وا من مریشک مڵێنەوەی کەمە منجەڵۆشە و وڵام سەرمانە بێدانە پۆش جوانە ئەوەنە مریشکەکان خۆشەوێ شوانێ کاتە منجەڵەوە هەرە وڵی تر چی بکەین ئێستا لە ناو لانەی مریشک و کەڵەشێرەکانی لە باخی کاک مەحموود کە دیارە مریشک و کەڵەشێرەکانی زۆر خۆشەوە بۆ ئەم شوێنە جوانی بۆ دروست کردوون و جێوی دەرەوە زۆر ساردە بۆیە کۆ بینین هەمویان لێرە کۆ بوونەتەوە کاک مەحموود ئەم مریشک و کەڵەشێرانە بۆ لەم بەرزیان ئەوە زیاتر بۆ خۆپارێزی لە بڵێن شتی خشۆک و مار و مێر و زیاتر و هەم دوور لە ڤایرۆس و نەخۆشی و ئەوانە کە زیاتر شوێنیان بەرز بێ زیاتر ئەوان بڵێن بەرگری و مقاومەیان لە هەموو نەخۆشێک ئەبێت و دوورەکەونەوە لە هەموو نەخۆشێک و پەلەوەریش کە عادە خاستانەوانی کە لە دەوری مرۆڤن کۆ بنەوە زیاتر حەزیان لەوەیە کە لە شوێنی بەرز هەڵنیشتن و زۆر باشە چەند مریشک و کەڵەشێرە هەیە لە باخەکە وەڵاهی عەدەدی ئەوسا زۆرترم هەبوو بڵێن بەڵام ئێستا کەم بوونەتەوە ئێسان لەوانەیە نزیکی بەس مریشک و کەڵەشێر جۆرەکانی چییە ئەوانەی هەتە ئەمانە قەلی کوردین جۆری مریشک و کەڵەشێرەکان مریشک و کوردی ئەوە هەری خۆمانن لەوانەیە بڵێن توخماتی وڵاتانیشان تێکەڵ بوو بێ بە حکمیەوەی کە زیاتر کوردی هەشتەکانە کوردین بەڵێ خۆماڵین کاک مەحموود دیارە مریشک و کەڵەشێرە زۆر خۆشەوە و ئەو شوێنە جوانت بۆ دروست کردبوون بێگومان لەبەرەوەی کە خولیایەکم بوو هەر لە مناڵیمەوە زیاتر زۆرم حەز لێ بووە کە نیش بوو مەجال و شوێنم بۆ دروست بوو زیاتر پەرەم پێیا و احتیمام پێیا زیاتر هینم لەگەڵیانە باشە لە ڕووی تەندروستیەوە ئاگاداری تەندروستی مریشک و کەڵەشێرەکانی بەڵێ کاتە زۆر گرنگی بە تەندروستی کەم ساڵانە لە دوسێ جار لە پاییز و لە ئەم فەسڵی بەهار تۆزێ بەرەوسەرتر دایمە لقاحانەکەم و دکتۆری ڤێتەرنەری خۆیانیان هەیە زۆر باشە و حیوانەکانیشم کاک محەممەد لە بینی مریشک و کەڵەشێنەکانە کامیانە زیاتر خۆشەوە بەگشتی هەمیانم خۆشەوێ زۆر ئێتیمان بە هەمیانەیەم زۆر خزمەتی هەمیانەکەم مریشک و کەڵەشێر هەر کاتێک ئەیانەوێت ئەرزەیەک بکڕن و هێلانی تیا دروستکەن پێویستەکە کە مام کەڵەشێر بڕیار بە لەسەر ئەرزەکە هەر شاد بن.